چەند ساڵێکە بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراق لەبارەی هەرێمی کوردستانەوە زیادیان کردووە. زۆرینەی بڕیارەکان کاردانەوەی فراوان و توندی بەرپرسانی باڵای هەرێمیان لێکەوتوتەوە و دانیان پێدا نەناون. زۆر جاریش بڕیارەکان بە دژایەتیکردنی قەواری هەرێمی کوردستان وەسف کراون. بەڵام بڕیارەکەی سی ئایاری ڕابردوو کە تایبەت بوو بە نادەستوریبوونی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان بە بێدەنگی پەسەندکرا و بەوەش بۆ یەکەم جار هەرێمی کوردستان پابەندبوونی خۆی بە بڕیارێکی دادگای فیدراڵیەوە نیشاندا. دادگای باڵای فیدراڵی عێراق لەگەڵەوەی 18 ساڵە پێکهێنراوە، بەڵام نزیکەی 6 ساڵە ناوی ئەم دادگایە زیاتر بەرگوێی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەوێت. بۆ پێی لە پاش ڕێفراندۆمەکەی پاییزی 2017ەوە بڕیارەکانی دادگاکە لەبارەی هەرێمی کوردستانەوە زیادیان کردووە. لێرەدا گرنگترین ئەو بڕیارانە دەخەینە ڕوو کە لەو ماوەیەدا لەبارەی هەرێمی کوردستانەوە دەرچوون، بەڵام بەرپرسانی هەرێم دانیان پێدا نەناون و ڕەتیان کردوونەتەوە. ساڵی 2017 پاشماوەیەکی کەم لە ئەنجامدانی ڕەفراندۆمی سەربەخۆیی لەلایەن هەرێمی کوردستانەوە دادگای فیدراڵی بڕیاریدا بە نادەستوری بوون و هەڵوەشانەوەی ئەنجامی ڕەفراندۆمەکە، بەڵام هەرێمی کوردستان پابەندبوونی خۆی بە بڕیارەکەەوە نیشان نەدا، بەڵکو حکوومەتی هەرێم بە بڕیارێک ئەنجامی ڕەفراندۆمەکەی سڕ کرد، نەک هەڵی بۆشێنێتەوە وەکوەوەی لە بڕیارەکەی دادگای فیدراڵی داهاتبوو. 5 ساڵ دواتر بڕیارێکی دیکەی دادگای فیدراڵی لەبارەی هەرێمەوە وەکو بۆمبێکی گەورە تەقیەوە، کاتێک لە شوباتی 2022دا دادگاکە بڕیاریدا بە نادەستوریبوونی یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان، بڕیاریشیدا بە ناچارکردنی هەرێمی کوردستان بە ڕادەستکردنی بەرهەمی نەوتەکەی بە حکوومەتی فیدراڵی، بەڵام ئەو کات بەرپرسانی هەرێم بە توندی دژی بڕیارەکە وەستانەوە و پێداگری خۆیان لەسەر بەردەوامبوونی پرۆسەی دەرهێنان و فرۆشتنی نەوت دووپات کردەوە، تاوکاتی بە گوێرەی بڕیارێکی دادگای نێوبژیوانی نێودوڵەتی لە پاریس هەناردەی نەوتی هەرێم لە کۆتای ئازاری ئەم ساڵدا ڕاگیرا. هەر لە هەمان ساڵدا واتە لە ساڵی 2022دا دادگای فیدراڵی بڕیاریدا بە پابەندکردنی حکوومەتی هەرێم بە کارکردن بە یاسای خانەنشینی یەکگرتوو کە ساڵی 2014 لە پەرلەمانی عێراق دەرچووە. بە گوێرەی ئەم یاسایە کە ئێستا لە ناوچەکانی دیکەی عێراق جێبەجێ دەکرێت، کەمترین موچەی خانەنشینی 400,000 دینارە، بەڵام حکوومەتی هەرێم تا ئێستاشی لەگەڵدا بێت پابەندی ئەم بڕیاری دادگای فیدراڵی نەبووە و تا ئێستاش کار بە یاسایەک دەکات کە لە ساڵی 2006 دەرچووە. بە گوێرەی ئەم یاسایەش کەمترین موچەی خانەنشینی 220,000 دینارە. سەرەتای ئەم ساڵی 2023 بڕیارێکی دیکەی دادگای فیدراڵی بوو بە شۆکێکی گەورە بۆ هەرێمی کوردستان، کاتێک لە 25 مانگی یەکدا دادگای فیدراڵی سەرجەم ئەو بڕیارانی ئەنجومەنی وەزیرانی عێراقی هەڵوەشاندەوە کە تایبەت بوون بە ڕەوانەکردنی پارە بۆ هەرێمی کوردستان. لەو کاتەدا بڕیارەکە بووە هۆی پەکخستی ناردنی ئەو 400 میلیارد دینارەی کە جاروبار ڕەوانەی هەرێمی کوردستان دەکرا. ئەم بڕیارەش دیسان تووڕەیی و ناڕەزایی توندی بەرپرسانی هەرێمی کوردستانی لێکەوتەوە. تەنانەت مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە کاردانەوەی ئەم بڕیارەدا دادگاکەی بە مەحکەمەی شۆڕشی سەردەمی بەعس شوان. پاش 4 مانگ لەم بڕیارە دادگای باڵای فیدراڵی عێراق بڕیارێکی دیکەی لەبارەی هەرێمی کوردستانەوە دەرکرد. ئەویش بڕیارەکەی سی ئایاری ئەم ساڵ بوو کە تایبەت بوو بە نادەستوریبوونی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان، بەڵام بە پێچەوانی جارەکانی دیکەوە ئەم جارە بەرپرسانی هەرێم بڕیارەکەیان ڕەت نەکردەوە، بەڵکو بە بێدەنگی پێوەی پابەند بوون. لە کاتێکدا ئەو دادگایی ئەم بڕیاری دەرکردبوو هەمان ئەو دادگایە بوو کە بڕیارەکانی پێشوشی دەرکردبوو. تەنانەت ئەندامانی دادگاکەش هەمان دادوەر بوون و هیچ گۆڕانکاریەکیان بەسەردا نەهاتبوو. هەر ئەمەشە کە وەکو ڕەخنەیەک لەم پرسەدا ڕوبەڕووی بەرپرسانی هەرێم دەکرێتەوە.